کوردستان و کورد نووسینی دکتۆر عەبدوڵڕەحمان قاسملوو وەرگێڕانی عەبدوڵڵا حەسەنزادە چاپی هەشتەمی ئەم بەرهەمە لەلایەن چاپخانەی دانیشفەڕەوە لە هەولێر ئەنجامدراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەزگای میدیایی هاوڵاتی. پێشەکی بۆ چاپی کوردی. هەموو کتێبێک مێژووی خۆی هەیە. کتێبی کوردستان و کوردیش بەش بە حاڵی خۆی خاوەنی ڕابردوویەکی درێژە. ساڵی 1953 هاواڵێکی خەباتکەر و دۆستێکی نزیک پێشنیاری پێکردم بۆ ڕوونکردنەوەی هەندێ باری سیاسی مەسەلەی کورد نامیلکەیەک بنووسم. بەڵام هەر زۆر زوو دەرکەوت کە ئەم گیر و گرفتە بە نامیلکە چارەسەر ناکرێ. بەڵێنم بە هاواڵەکەمدا کە خەریکی نووسینی کتێبێک لەسەر گیر و گرفتی کورد دەبم. بەداخەوە سەرکەوتنی کودتای ساڵی 1953 کە بوو بەهۆی ڕووخانی حکوومەتی نیشتیمانی موسەدەق و زاڵبوونی ڕژێمی دیکتاتۆری و زۆرداری دەرەتانی ئەوەی لێبڕیم کە بەڵێنەکەم بەجێ بگەێنم. هەلومەرجی تێکۆشانی نهێنی و لەبەردەستدانەبوونی سەرچاوەی پێویست بۆ دانانی کتێبێکی زانستی لەسەر مەسەلەی کورد چەند ساڵی تریش ئەم کارەی وەدواخست. بەڵام هەر لەو وەختەوە کۆکردنەوەی کەرەستە و ئاماری پێویست لە هەموو ناوچەکانی کوردستان بە ئەرکی خۆمدانا و زۆر هاواڵی دڵسۆزیش لەو بارەوە یارمەتیاندام. لە ساڵی 1957ەوە دەستم بە نووسینی کتێبەکە کرد و ساڵی 1962 ئامادەی چاپ بوو. لە ماوەی ئەو 5 ساڵەدا زۆرم هەوڵدا کە هەرچی سەرچاوە لەسەر کورد و کوردستان نووسراوە و دەستیان بێنم و کەڵکیان لێوەربگرم. بەڕاستیش دەتوانم بڵێم کە وا بزانم هیچ کتێبێکی گرنگ و سەرچاوەیەکی بەنرخ نەبووە کە پەیوەندی بە کوردۆلۆژیەوە هەبێ و من چاوم پێ نەکەوت بێ. دەمەوێ ئەوەش بڵێم کە پاش ئەوەی من لە نووسینی کتێبەکە بوومەوە لەبەر پەرەئەستاندنی جوڵانەوەی ڕزگاری خوازی گەلی کورد بە تایبەتی لە کوردستانی عێراق کتێب و نامیلکەیەکی زۆر لەسەر هەموو بارەکانی ژیان و خەباتی گەلی کورد بڵاوکرانەوە کە هێندێکیان بەڕاستی بەنرخ بوون. بەڵام من نەمتوانی بۆ نووسینی کتێبەکە کەڵکیان لێوەربگرم. ئەم کتێبە لە ئەسڵدا وەختێک لە پراگ بووم بە چیکی نووسراوە. ساڵی 1963 بنکەی بڵاوکردنەوەی ئەکادمیای زانستی چیکوسلۆواکی لە پراگ بڕیاریدا کتێبەکە بە زمانی چیکی چاپ بکە. بەڵام هەر لەو وەختەدا بنکەی بڵاوکردنەوەی سیاسی لە براتیسلاوە ڕایگەیاند کە دەیەوێت کتێبەکە بە زمانی سلۆواکی بڵاو بکاتەوە. لەبەر ئەوەی زمانی چیکی و سلۆواکی زۆر لێک نزیکن و چیک بە هاسانی نووسرا و بە زمانی سلۆواکی دەخوێنێتەوە. لە بنکەی ئەکادمیاوە داوایان لێکردم کە ڕێگا بدەم ئەوان کتێبەکە وەربگێڕن و بە زمانی ئینگلیزی بڵاوی بکەنەوە کە لە دەرەوەی چیک و سلۆواکیش کەڵکی لێوەربگیرێ. بەم جۆرە چاپی سلۆواکی لە ساڵی 1964دا وەک یەکەم چاپی کتێبی کوردستان و کورد بڵاوکرایەوە. بنکەی بڵاوکردنەوەی سیاسی لە براتیسلاوە بۆ ئەوەی کتێبەکە هەم زووتر چاپ بکرێ و هەم زیاتر سەرنجڕابکێشێ هێندێ جێگای لە بەشی غەیری سیاسی کتێبەکە کەم کردەوە و زۆر وێنەی جوانیشی لەسەر ژیان و خەباتی گەلی کورد لە هەموو پارچەکانی کوردستان تێدا زیاد کرد. چاپی ئینگلیسی لەبەر وەرگێڕانی وە پاشکەوت و ساڵی 1965 دەرچوو. ئەم چاپە بەبێ دەستلێدان بە تەواوی چاپ کراوە و بنکەی ئەکادمیا سربەستیەکی تەواوی بەدانەردا بوو کە شایانی باسە. وەختێک ئەکادمیا خەریکی چاپی ئینگلیزی بوو، بنکەی کۆلێجی لەندەن لەگەڵی ڕێککەوت کە چاپێکی دیکەش بۆ ئەم بنکەیە ئامادە بکە، کەواتە کتێبەکە دوو چاپی ئینگلیزی هەیە. یەکیان هی بنکەی ئەکادمیا لە پراگ و ئەوەی تریان هی بنکەی کۆلێج لە لەندەن. چاپی عەرەبی یەکەم جار لە ساڵی 1967دا لە ڕووی چاپی ئینگلیزیەوە وەرگێڕدراوە و بڵاوکراوەتەوە. ساڵی 1970 چاپێکی کوردکراوەی عەرەبی لەلایەن دارولنەشری لوبنانیەوە لە بەیروت بڵاوکرایەوە. کوردکردنەوە و چاپی کتێبەکە بەم شێوەیە بە بێئاگاداری دانەر بووە. ساڵی 1969 لە وارشۆ لەلایەن بنکەی بڵاوکردنەوەی پۆلۆنی لە هێستانی کتێب و زانست کوردستان و کورد لە ڕووی چاپی ئینگلیزیەوە بە پۆلۆنی وەرگێڕدراوە و بڵاوکراوەتەوە. جیاوازی چاپی پۆلۆنی و ئینگلیزی تەنیا ئەوەندەیە کە من پێشەکیەکی تایبەتیم بۆ چاپی پۆلۆنی نووسیوە و بنکەی کتێب و زانستیش سەرەتایەکی بۆ کتێبەکە نووسیوە کە هەوڵ دەدا هێندێ شوێنی کتێبەکە لە باری سیاسیەوە بۆ خوێنەری پۆلۆنی زیاتر ڕوون بکاتەوە.
ئەوە ئێستاش چاپی کوردی کتێبی کوردستان و کورد لەبەردەستایە. دیارە سەیرە کتێبێک لەلایەن کوردێکەوە لەسەر گیر و گرفتی کورد نووسرابێ و تازە پاش ئەوە کە بە چەند زمانی بێگانە بڵاو بۆتەوە و 10 ساڵ لە نووسینی تێپەڕیوە بە کوردی چاپ بکرێ. بەڵام چارەنووسی ئەم کتێبە ئەنعکاسێکە لە چارەنووسی دانەرەکەی کە ئەویش ئەنعکاسێکە لە چارەنووسی گەلی کورد. ئارزووم ئەوە بوو کە کتێبەکەم هەرچی زووتر بە زمانی کوردی بڵاو بکرێتەوە. زۆر بەختیارم کە ئاواتەکەم هاتەدی هەرچەند 10 ساڵیشی بەسەردا تێپەڕیوە. بەڵام پێم خۆش بوو لەسەر چاپی کوردی هێندێ شت ڕوون بکەمەوە. چاپی کوردی لە ئەساسدا لە چاپی یەکەمی عەرەبیەوە وەرگێڕدراوە. لەبەر ئەوەی کە بەداخەوە هێندێ جێگای چاپی عەرەبی کە لە ڕووی چاپی ئینگلیزیەوە وەرگێڕدرابوو زۆر ورد نەبوو. وەرگێڕی کوردی تووشی تەنگ و چەڵەمەیەکی زۆر بوو، بۆیە ناچار بووم هەموو مەتنە کوردیەکە جارێکی تریش سیر بکەم و لە زۆر جێگا دەستیشی تێوەردەم. چاپی کوردی ئێستا هەروەک لە ئینگلیزیەوە وەرگێڕدرابێ وایە. ئەم کتێبە وەختی خۆی بۆ بێگانە نووسراوە، لەبەر ئەوە هێندێشتی وای تێدایە کە بۆ خوێنەری کورد وەک زیادی دێتە بەرچاو. بەڵام دیسانەکە بەڕاستم نەزانی لەم بارەوە دەستی تێوەردەم و بیگۆڕم. زۆرم هەوڵ داوە کتێبەکە هەروە کە لە سەرەتاوە نووسرابوو بگاتە دەستی خوێنەری کورد و تەنیا هێندێ جێگای زۆر پێویست نەبێ نەمگۆڕیوە. دیارە لە نێوان ساڵانی 1950 و 1973دا 16 ساڵ فەرق هەیە و لەم 16 ساڵەدا زۆر گۆڕانی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی بەسەر هەموو پارچەکانی کوردستان بە تایبەتی کوردستانی ئێران و عێراقدا هاتووە. بۆ نمونە پەیوەندیە وەرزێریەکان لە کوردستانی ئێران وەک 20 ساڵ لەمەوبەر نەماون، بەڵام لەگەڵ ئەوەش لە هەندێک جێگای زۆر پێویست نەبێ وەک زۆرتربوونی ژمارەی دانیشتوانی کوردستان بە پێویستم نەزانی هیچی لێ زیاد بکەم. لەو جێگایانە کە زیادیشم کردووە مەتنی کتێبەکە هەروەک خۆی ماوەتەوە و تێبینیە تازەکان لە پەراوێزی کتێبەکەدا جێکراونەوە. ئەم پەراوێزانەی لە چاپی کوردیدا زیادکراون بەم نیشانەیە لەوانی پێشتر جیا دەکرێنەوە. پێم خۆشە سەرنجی خوێنەری کورد بۆ لای ئەو ڕاستیەش ڕابکێشم کە نەک هەروەرجێڕان بەڵکو و نووسینی کتێبی زانستیش بە زمانی کوردی دژوارە، چونکە زاراوە زانستیەکان جارێ جێگای خۆیان نەگرتووە. لەبەر ئەوە ناچار بووین هێندێ زاراوەی نوێ بۆ یەکەم جار دابڕێژین و دابنین. مەبەستمان ئەوەش نەبووە کە ئەوەی ئێمە دانەر و وەرجێر بە یارمەتی زۆر کەسی کوردیزان دامان ناوە ئیتر تەواوە و نابێ دەستکاری بکرێ، بەڵکو لە بارێکەوە ناچار بووین و لە بارێکی تریشەوە لەسەر ئەو ئەسڵە ڕۆیشتوین کە ئێمە وادادەنین و یەکێک دێ باشتری دەکا. هەم لە دانانی زاراوە و هەم لە شێوەی بەکارهێنانی زمانەکەماندا هەوڵمانداوە کە هەم کوردی پەتی و ڕەوان بنووسین و هەم وابێ کە خوێنەر بە هاسانی لێی تێبگە. بە تایبەتی هەوڵ دراوە هیچ وشەیەکی دەستکرد و دروستکراو کە بۆ زمانی کوردی بێگانەیە بەکار نەهێنرێ. بۆ ئاسانکردنی کاری خوێنەر زاراوە هەرە گرنگەکان کۆکراونەوە و لەگەڵ ماناکەیان بەجیا چاپکراون. لێرەدا بە دەرفەتی دەزانم سوپاسی هەموو ئەو کەسانە بکەم کە بۆ چاپ و بڵاوکردنەوەی ئەم کتێبە بە کوردی یارمەتیان داوم. بە تایبەتی سوپاسی وەرجێڕ دەکەم کە بە وردی و دڵسۆزی کتێبەکەی بە کوردی وەرجێڕاوە و بۆ ئامادەکردنی چاپی زەحمەتێکی زۆری کێشاوە. دیارە بەرپرسیاری هەموو بیر و باوەڕێک کە لەم کتێبەدا هاتووە تەنیا دانەر خۆیەتی. دانەر جۆزەردانی 1352 ژوانی 1973. پێشەکی چاپی ئینگلیزی. کوردستان و کورد کە هەتا ئەم دواییانە دوو وشەی نەناسراو بوون لە هەموو دنیادا کەوتونە سەر زار و زمانان. ئەرکی ئەم کتێبە ئەوەیە کە ئەم دوو وشەیە باشتر بە خوێنەر بناسێنێ. ئەم کتێبە باسێکی ئابووری و سیاسیە، بەڵام ناچار بووم بەشی یەکەمی بۆ باسێکی جوغرافیایی و مێژوویی تەرخان بکەم. دیارە من نیازی ئەوەم نەبووە کە مێژوو جوغرافیایی کوردستان بنووسم. مەبەستم تەنیا ئەوە بووە کە خوێنەر لە هەموو لایەنەکانی ژیانی گەلی کورد شارەزا بێ، ئەوەش بۆ تێگەیشتنی گیر و گرفتە ئابووری و سیاسیەکان شتێکی پێویستە. بەشی دووهەم لە پەیوەندیە وەرزێڕیەکانی کوردستان دەکۆڵێتەوە. وادێتە بەرچاو کە هێندێک باس زۆر بە درێژی نووسراون، بەڵام من پێم وایە لێکۆڵینەوەی دوور و درێژی وەرزێڕی کوردستان کە لقی ئەساسی ئابووری وڵاتەکەیە یارمەتی بە ڕوونبوونەوەی زۆر گیر و گرفتی ئابووری و هیتر دەدا. لە بەشی سێهەمدا ویستومە ئەم دوو گیر و گرفتە باس بکەم. یەکەم، ڕوونکردنەوەی باری نەتەوایەتی و سیاسی مەسەلەی کورد لە ڕوانگەی تیۆری زانستیەوە و هێنانەگۆڕی هێندێک پێشنیار بۆ چارەسەرکردنی. دووهەم، لێکدانەوەی هێندێک گیر و گرفتی پەرەئەستاندنی ئابووری
کە ئەو وڵاتانەی لەباری ئابووریەوە دواکەوتون بەرەنگاریان دەبن و لێکدانەوەی ئەوەی کە کام شێوەی پەرەئەستاندن گەشەکردنی هێزەکانی بەرهەمهێنەر بە تەواوی و بە خێرایی دەستەبەر دەکات. دیارە من وەک کوردێک توانیومە هێندێ زانراوەی ڕەسەن لە زۆر سەرچاوی جیاوازەوە بێنمە دەست، بەڵام لەو بارەوە تووشی تەنگ و چەڵەمەیەکی زۆر بووم، چونکە زانراوە ئابووریەکان و بەتایبەتی ئامار لەسەر کوردستان یا هەر دەست ناکەون یا ئەگەر دەستیش بکەون بە تەواوی ڕاست و ورد نین. جا ئەو زانراوانەی لە باسی وەرزێڕیدا هاتوون و سەرچاوەکەیان دیاری نەکراوە هەموو بۆ خۆم و بە یارمەتی هاواڵەکانم لە نێوخۆی وڵاتدا کۆم کردوونەوە. لێرەدا حەقی ئەو تێبینیەش بەخۆم دەدەم. هیچ کەس نییە لەبارەی نەتەوەی خۆی و لەبارەی ژیان و خەباتی نەتەوەکەیەوە بنووسێ و بتوانێ بە تەواوی بێلایەن بمێنێتەوە. بۆیە هەوڵم داوە لە لێکۆڵینەوەی گیر و گرفتەکاندا لە چوارچێوەی بۆچوونێکی واقعی دەرنەچم. ئامانجی من ئەوە بووە کە کورد و کوردستان وەک هەن بە بێزیاد و کەم بە خوێنەر نیشان بدەم. نیازیشم ئەوە نەبووە کە ڕێگای چارەسەرکردنی هەموو ئەو گیر و گرفتانە نیشان بدەم کە باسییان دەکەم، هەرچەند لە یەکەم نیگادا وا دێتە بەرچاو. بە پێچەوانە بە پێی مەسەلی کورد بزوتومەوە کە دەڵێ خوێندن وەک ئەوەیە چاڵێ بە دەرزی هەڵکەنی. دیارە خوێنەر دەبێ خۆی بڕیار بدا کە من تا چ ڕادەیەک لەو نیازەمدا سەرکەوتوم. دانەر، مارسی 1965